لە بەرامبەر بێبەڵێنەی حکومەت و دانەمەزراندنیان دەرچوە یەکەمەکانی سەر ئاسی زانکۆ پەیمانگەکانی کوردستان لە بەردەم زانکۆی سلێمانی خۆپشاندانیان ئەنجامدا. ئەوان داوا دەکەن ئەو بڕیارەی دراوە بۆ دامەزراندنی دەرچوە یەکەمەکان و دووەمەکان و سێمەکان بکرێت بە کردداری، لەوە زیاتر دەستی دەستیان پێ نەکرێت، چونکە ماوەی 5 ساڵە چاوەڕوانی دامەزراندنن. دامەزراندنی ئێمە پەیوەندی بە خوێندنی باڵا حکومەت گەرەمی کوردستانەوەی ئێمە وەکو دەرچوەکانی دەرچوە یەکەمەکانی ساڵانی 2017 بۆ 2021 هەتاوەکو ئێستا دانەمەزراوین. ئەمە لە کاتێکایە کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە وەکو بڕیار هاتووە هەموو ساڵێک یەکەم و دووەم و سێمی سەر ئاستی بەشەکانی زانکۆ پەیمانگەکان دابمەزرێت، بەڵام ئەوە تا لێرە سەیر دەکەین کە ژمارەمان 10,000 خوێندکارە هەتاوەکو ئێستا دانەمەزراوین. بێگومان هەمومان لە دڵڕەوەکان ینی بۆ منە تۆ گەنجێکی پێویستە بە ئیش و کار هەیە بەوەی کە بۆ منە ژیانی خۆت دابین بکەیت، ڕەنگە کەسێک نەبێت لە دەرەوە ئیشێکی دەست بکەوێت بژێوەیەکی ژیان بۆ خۆی دابین بکات. ئێمە بۆچی بووین بە یەکەم بۆی زۆر بگیرینەوە و دواتریش ئەنی خەم خزمەت بە خۆمانکەین هەم بەگەلەکەشمان بکەین، بەڵام ئەوە تا چەند ساڵێمە چاوەڕێن نایڵن ئەو شتانە بکەین کە ئێمە ئەنی ئەمانەوێت بۆ خۆمانی بکەین و بۆ میلەتەکەشمانی بکەین. لە 2007ەوە هیچ کام لە دەرچوە یەکەمەکان دانەمەزراون. لە کاتێکدا بە بڕیاری ئەنجومەنی وەزیران دەبوو یەکەم و دووەمەکان و سێمەکان لە دوای تەواوکردنی زانکۆ ڕاستەوخۆ دامەزراندنیان بۆ بکرایە، بەڵام تا دێت ژمارەی دەرچوان زیاتر دەبێت و هیچ کامێکیان بە پاساوی قەیرانی دارایی دانامەزرێن. بەڵێ من وەک خۆم علوم فیزیام تەواو کردووە ساڵی 2009 بۆ 20 وە خۆ دەزانێت بەشەکەم بەشێکی قورسە و ئاسان نییە بەمەبەستی ئەوە ئێمە خوێندومانە کاتێ کە تەواومان کرد دامەزرێن یاخود لەو بەشەی خۆمان کە مەجالی ئیشی تیا بتوانین ئیش بکەین، بەڵام خۆ دەزانی ئەوە من وە خۆم زیاد لە 3 ساڵە چاوەڕێی دامەزراندنم و ئەوانی پێش منی هاوڕێکانم زیاتر لە 5 ساڵە چاوەڕێین و بە هیچ شێوەیەک هەواڵی دڵخۆشکەرمان پێ نەگەیشتووە نە لەلایەن حکومەتەوە نە لەلایەن هیچ کەسێکی سیاسیەوە. ئەمە شوای کردووە کە ئەمڕۆ ئێمە ئەم گربوونەوەی لێرە ئەنجام دێمە بەبەستی سەرنەوەی مافەکانمان. ئێمە ئەخیر دامەزانمان وەزبەی 2016 بووە، ئێمە نزیکی 5 وەزبین کە دانەمەزراوین کە لە 2007 تا ئەم ساڵ وەزبەکانمانە. ئێمە ئەمڕۆ خۆپیشاندانمان کردووە لە بەردەم زانکۆی سلێمانی داوای دامەزراندن دەکەین کە چەند ساڵە ئێمە ئێستا من 2 ساڵە تەخەڕوجم کردووە کە ئەبووە هەرو ساڵە یەکسەر دابمەزرامایەتەوە، بەڵام ئەوە 2 ساڵە دانەمەزراوم و هاوڕێمان هەیە نزیکی 5 ساڵە دانەمەزراوە. ئەگەر من 2 ساڵم پێش دامەزرامایە ئەو کاتە خزمەت مەبوو ئێستا توانی بۆ ماستەر بخوێنم، بەڵام بە بۆنەی ئەوەی کە دانەمەزراوین هیچ شتێکمان بۆ حسێب نییە و دەرچوە یەکەمەکان دەڵێن لەوە زیاتر دەستی دەستیان پێ بکرێت ناڕەزایەتیەکانیان زیاتر دەکەن، چونکە متمانیان بە بەڵێنەکان نەماوە و چی دیکە ناتوانن چاوەڕوانی بێبەڵێنیەکانی حکومەت بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.